سڵاو و ڕێز هاوڕێیانی ئازیز و خۆشەویستم بەخێربێنەوە بۆ کەناڵی بریز ڕەسوول. ئەمڕۆ بابەتێکی نوێم بۆ ئامادە کردینە تایبەت بە قوتابیە ئازیز و خۆشەویستەکان بۆ ئەو کەسانەی کە ویستی خوێندنیان لە وڵاتی کەنەدا هەیە پێش ئەوەی ئۆفەری خوێندن لە زانکۆ و کۆلێژ و پەیمانگاکانی وڵاتی کەنەدا وەربگرن ئاگاداری یەک خاڵی زۆر گرنگ بن بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە حەزیان لێیە دوای تەواوکردنی خوێندنیان لە وڵاتی کەنەدا داوای ئیقامەی دائیمی بکەن و بمینێنەوە لە کەنەدا. ئەویش PGWP-ە واتە Post Graduation Work Permit Program. لەم ڤیدیۆیەدا لەگەڵم بن هەنگاو بە هەنگاو فێرتان دەکەم کە چۆن دەتوانن ئەم کۆلێژە یا ئەم زانکۆیی کە دەتانەوێ تیایدا بخوێنن ئەم پرۆگرامەی هەیە یان نا. پەڕەیەکی نوێ دەکەینەوە و دەنووسین google.com. دواتر ویندۆیەک دەبێتەوە و تیایدا دەنووسین Designated Learning Institutions List in Canada. دواتر پەڕەیەکی نوێ دەبیتەوە و لە سەرەتا ئەم لینکە دەبینن Designated Learning Institutions List in Canada. دواتر دەچینە خوارەوە لەم پەڕەیە کە وێبسایتی حکوومەتی کەنەدایە و لە خوارەوە دەبینن نووسرایە View List by Province or Territory. پارێزگا یان ناوی ئەو هەرێمە دیاری دەکەین لە وڵاتی کەنەدا کە دەتەوێت بچیت تیایدا خوێندن ئەنجام بدەیت لە کۆلێژ و زانکۆکان. بۆ نمونە بریتیش کۆلۆمبیا هەڵدەبژێرین پارێزگای بریتیش کۆلۆمبیا. دواتر دێینە خوارێ ناوی کۆلێژەکەت یا زانکۆکەت دەنووسین. من لێرە ڤانکوڤەر کۆمیونیتی کۆلێج دەنووسم کە لە شاری ڤانکوڤەرە. ئینتەر دەکەین و دەچینە خوارێ هەموو زانیاریەکانمان بۆ دەینیتن. لە لای چەپ نووسرایە Name of Institution دێینە خوارێ سێیەمین ناو ڤانکوڤەر کۆمیونیتی کۆلێجە و ناوی شارەکەش لە شاری ڤانکوڤەرە و لە دەستە ڕاستیش نووسرایە Offers PGWP Eligible Program. جا لە خوارێ سەیری کە لە بەرامبەر ناوی کۆلێژەکە نووسرایە Yes کەواتە ڤانکوڤەر کۆمیونیتی کۆلێج ئەم پرۆگرامەی هەیە کە دەتوانی لە دوای تەواوکردنی خوێندن تیایدا ساڵێک فول تایم کار دەکەی لە وڵاتی کەنەدا و دواتریش لە ڕێگەی وەزارەتی کۆچ و کۆچبەران لە وڵاتی کەنەدا دەتوانن فایل پێشکەش بکەن و ئیقامەی دائیمی لە ڕێگەی پرۆگرامی ئەکسپرێس ئێنتری بەدەست بهێنن. لێرەوە دێمە کۆتایی بابەتەکەم و هیوادارم سوودی هەبوو بێتن بۆتان و هەڵەی ئاوانەکەن کۆلێژێک یا پەیمانگایەک هەڵبژێرن دوای سەرفکردنی پارەیەکی زۆر و جوهدێکی زۆر شانسی ئەوەتان نەبێتن فایل پێشکەش بکەن و داوای ئیقامەی دائیمی پەرمەنەنت ڕێزیدەنسی بکەن لە وڵاتی کەنەدا. جا ئەگەر سوودی هەبێ بۆتان هیوادارم لایکی بابەتەکەم بکەن و لە فکریشتان نەچێ سەبسکرایبی کەناڵەکەم بکەن بۆ ئەوەی ئاگاداری بابەتەکانی داهاتوون بن و سوودیان لێوەربگرن. لێرەدا کۆتایی بە بابەتەکەم دەهێنم و هیوادارم سەرکەوت و سەرفراز بن و سوودتان لێوەرگرت بێتن و سپاردەی خوای پەروەردگار بن.